لە 27 حوزەیرانی ساڵی 1970 و بەتایبەتی لە مزگەوتی ئەبوزەڕ لە تارانی پایتەختی ئێران وتار خوێنی مزگەوتێک وەک هەمیشە وانەیەکی ڕۆژانی شەممەی دەدا. لە کاتی پشوەکەدا گەنجێک بە کاسێتێکەوە لی نزیک بووەوە. پێیوت ئەم کاسێتە پرسیارێکی فقهی تێدایە، هیوادارم تەماشای بکەی. وتار خوێنی مزگەوتەکەش کاسێتەکەی لێدا، بەڵام لە ناکاو کاسێتەکە بە دەموچاویدا تەقیەوە. بە خێرایی بردیان بۆ نەخۆشخانە و بۆیان دەرکەوت کە لە چەندین شوێنەوە بریندار بووە، لە بەشی سەرەوەی شانی و بڕبڕی ڕاستی و هەروەها شکانی چەناگە و پچڕانی چەندین دەمار و دەمارەکانی دەستی ڕاستی. هەموو ئەم برینانە بە خێرایی کەمبوونەوە، بەڵام پزیشکەکان نەیانتوانی چارەسەری برینەکەی دەستی ڕاستی بکەن. ئەمەش بووە هۆی ئیفلیزی. ئەم ئیفلیزیەی دەستی ڕاستی بە درێژایی ژیانی لەگەڵیدا مایەوە، بەڵام ئەم بانگ خوازە بە تەنها دەستێک و یەک ئاماژەی لێو توانی سوپا و هێزەکان لە ناوەوە و دەرەوەی ئێران بزوڵێنێت و نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێ. ئەم بانگ خوازە عەلی خامنەییە. بۆ ئەوەی ئاشنای هەموو وردەکاریەکانی بن، با هەر لە سەرەتاوە چیرۆکەکەی بگێڕینەوە. ئەمڕۆ بە چاوێکی نوێ و پڕ لە زانین دەچینە ناو ژیان نامەی کەسایەتیەکی گرنگ و کاریگەر لە مێژووی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کەسی تر نییە جگە لە عەلی خامنەی، سەرۆکی ئێستای کۆماری ئیسلامی ئێران و فەقیهێکی گەورەی شیعە. ئەم ڤیدیۆیە بە شێوەیەکی پوخت و ڕوون سەرنج دەخاتە سەر ژیانی سەرکردایەتیەکەی، لە سەرەتای لەدایکبوون و گەورەبوونی لە شاری مەشهەد تا قۆناغە سیاسی و دینیەکانی و گەیشتنە بەرزترین پلەکانی دەسەڵات لە ئێران. هەروەها باسی کاریگەری فکری و سیاسیەکانی دەکەین لەسەر ناوچەکە و جیهانی ئیسلامی. لە 8 ئەیلولی ساڵی 1939 بە تایبەتی لە شاری مەشهەد لە ئێران پاڵەوانی چیرۆکەکەمان لەدایک بوو. ناوبراو عەلی جواد حسێن بە عەلی خامنەیی ناسراوە، چونکە بنەماڵەکەی لە بنەڕەتدا خەڵکی ناوچەی خامنەی ئێرانن و سەرچاوە ئێرانیەکان باز لەوە دەکەن کە عەلی خامنەی نەوەی پێغەمبەرە درودی خودای لەسەر بێ، بە تایبەتی لە نەوەکانی حوسێن کوڕی عەلی بن ئەبی تاڵیب و هاوژینەکەی خات و فاتیمە خوالی ڕازی بێ. بەڵام هەندێک کەس گومانیان لەم زانیاریە هەبووە، لەوانش چەندین کەسایەتی شیعە. گرنگ ئەوەیە بنەماڵەی خامنەی بەڕەچەڵک تورک و ئازەرین، واتە ئەوان لە بنەماڵەیەکی تورکن نەک فارس. بنەماڵەکەی بە بنەماڵەیەکی ئاینی شیعەی 12 ئیمامی ناسراو بوون، ئەوانش حەزیان لە زانست بوو. باوکی جواد حسێن شێخی مزگەوتی کە هەرشاد بوو لە شاری مەشهەد و یەکێک بووە لە زانە دیارەکانی ئەو شارە. دایکی خامنەی خەدیجە مەردەمەدی باوکی یەکێک بووە لە زانایانی مەشهەد و مەردامەدی باپیرە گەورەی یەکێک بووە لە بەناوبانگترین زانا و پلاندانەرەکانی سەردەمی شانشینی سەفەوی کە حکومڕانی ئێرانی ئێستایان دەکرد. خامنەی 7 برای هەبوو، 2 برایان بوون بە زانەی پسپۆڕی زانستە ئیسلامیەکان لە ڕەوتی شیعە، وەک چۆن خێزانەکەی بنەماڵەیەکی ئاینی بوون کە حەزیان لە زانست بوو. لە هەمان کاتدا خێزانێکی هەژاریش بوون. خامنەی لە بیرەوەرەکانیدا باز لەوە دەکا کە منداڵیەکی سەختی بەسەر بردووە و شەوانە هیچ شتێکیان نەبووە بۆ خواردن. دایکی جلە کۆنەکانی باوکی دەهێنا و دەی بڕیەوە و دەیانی دووری و جل و بەرگی بۆ خامنەی و خوشک و براکانی دروست دەکرد کە لە ماڵێکی زۆر بچووکدا دەژیان، کە لە ژوورێکی بچووک و ژێرزەمینێک پێک هاتبوو. هەر بەو بارودۆخە بەردەوام بوون تا کۆمەڵێک خوێندکار کە لە لای باوکی بە ناوی جواد حسێن دەیان خوێن. پارچە زەویەکیان کڕی و دایان بە باوکی شێخ جواد. خانوەکەیان فراوانتر کرد و بوو بە 3 ژوور. کاتێک خامنەی گەورە بوو دەچێتە قوتابخانە، لەوێ فێری خوێندنەوە و لەبەرکردنی قورئان بوو. دایکی دەستی کرد بە فێرکردنی شعر و ئەدەبی فارسی و هونەری ئیسلامی ئێرانی. دواتر چوە قوتابخانەی دارت تعلیم دینی سەرەتایی لە شاری مەشهەد و دەستی بە خوێندنی وانە ئاینەکان کرد کە بە وانەی ئەحزاوی ناسراون بەسەر پەرشتی باوکی شێخ جواد حسێن و زانای ئاینی زەلیل سیستانی. خامنەی درێژە بە سەفەری پەروەردەیی خۆی دەدا تا بڕوانامەی ساڵانەی وەرگرتووە. دوای ئەوە لەگەڵ باوکیدا سەفەری کردووە بۆ شاری نەجەف لە عێراق کە بە گرنگترین شار بۆ شیعەکان و گرنگترین ناوەندی فێرکاری تەریقەتی شیعەدا دەنرێ. لەوێ خامنەی لەسەر دەستی زۆرێک لە زانایانی وەک موحسین ئەلحەکیم و ئەبوو ئەلقاسم ئەلخەوقی و چەندانی تر زانستەکانی مەزهەبی شیعە فێر بوو.
دوای تەواوکردنی خوێندن لە شاری نەجەف دیسانەوە گەڕایەوە بۆ شارەکەی خۆی شاری مەشهەد و بە سەرپەرشتی محەممەد هادی میلانی خوێندنەکەی تەواو کرد. دوای ئەوە لە ساڵی 1959 سەفەری بۆ شاری قوم کرد کە گرنگترین ناوەندی پەروەردەییە. بە دووهەمین شاری گرنگ دادەنرێت بۆ شیعەکان لە دوای شاری نەجەف. خامنەی لە خوێندنی زانستە ئاینیەکاندا دەستی بە پێشکەوتنی زیاتر کرد و لەسەر دەستی چەندین زانایانی شیعە خوێندنی کردووە و یەکێک بوو لە خوێندکارەکانی خومینی کە بە گرنگترین کەسایەتی مێژوو و تەنانەت سەردەمی هاوچەرخیش دادەنرێت. خامنەی زۆر شت لە خومینیەوە فێر بوو و لە ژێر کاریگەری بیرۆکەکانیدا بوو. شیعەی 12 ئیمامی خەلیفە و ڕابەریان هەیە لە دوای پێغەمبەر درودی خودای لەسەر بێ، وەکو عەلی کوڕی ئەبی تاڵیب و نەوەکانی کە لە ڕەچەڵەکی ئەون و فاتیمەی کچی پێغەمبەر درودی خودای لەسەر بێ، واتە جگە لە ئەبوو بەکر و خولەفای ڕاشدین بە ناوەکەیان ناسراون کە خاوەنی 12 ئیمامن لە پاش عەلی کوڕی ئەبوو تاڵیب و ئیمامی ژمارە 11 کە حەسەنی عەسکەریە وتێتی کەنەوەیەکم هەیە بە ناوی محەممەدی کوڕی حەسەن کە بریتیە لە مەهدی چاوەڕوان کراو و شیعە دەڵێن کە محەممەدی مەهدی ون بووە و لە ڕۆژی دواییدا دەردەکەوێتەوە بۆ ئەوەی دووبارە دادپەروەری بۆ سەرزەوی بگەڕێنێتەوە. بەڵام ئیمامی 12مینی شیعە ون دەبێت لە ناکایەکدا. ونبوونی ئیمامی 12مینیان ناسراوە بە ڕووداوی ونبوونی گەورە. لەو کاتەوە شیعە باوەڕی بە هیچ ئیمامێکی موسڵمانان نییە و خۆشیان خاوەنی ئیمامێک نین لەسەر ئەرزی واقع. بارودۆخی شیعە بەم زۆرە بەردەوام بوو هەتا زاناکانی شیعە بڕیاریاندا کە پێویستە کەسێکیان هەبێت شیعە بێت و زانستی ئیسلامی پێبێ، هەروەها دادپەروەر بێت و کاروبارەکانی شیعە بەڕێوە ببات هەتا محەممەدی مەهدی دەردەکەوێ و ئەم کەسەی هەڵی دەبژێرن پێی دەوترێت ڕابەر یاخود مەرجەعی شیعە. بەڵام ئەم قسانە تەنها وەکو بیرۆکەیەک باسکران و نەخرانە بواری جێبەجێکردنەوە هەتا کەسێک بە ناوی خومینی دەرکەوت کە ئەو بڕیاریدا پێویستە ڕابەری شیعە بوونی هەبێ بۆ بەڕێوەبردننی کاروباری شیعە لە ناوچەکەدا، واتە مەرجەعی شیعە بوونی هەبێ، چونکە مەهدی چاوەڕوان کرا و دەرنەکەوت تا 1000 ساڵ و ڕەنگە تا 1000 ساڵی دیکەش دەرنەکەوێ. بۆیە لەم ماوەیەدا پێویستە کەسێک بوونی هەبێ ڕابەرایەتی شیعە بکات و کاروباریان بەڕێوە ببات و دادپەروەر بێ. بێگومان ئەمەش یەکەم بیرۆکە بوو کە عەلی خامنەی زۆر پێی کاریگەر بوو. وەکو وتمان خامنەی قوتابی خومینی بوو و زۆر کاریگەر بوو بە بیرۆکەکانی مامۆستاکەی و هەردووکیان کۆک بوون لەسەر ئەو بیرۆکەی کە پێکەوە کودەتایەک بکەن بۆ ڕووخاندنی دەسەڵاتی محەممەد ڕەزای پەهلەوی، چونکە سیستەمێکی ئەلمانی پەیڕەو دەکرد و شەرعی خودای لە دەسەڵاتەکەیدا جێبەجێ ناکرد. بێگومان کاتێک دەڵێن شەرعی خودا مەبەسمان ئەوەیە بە پێی بیر و باوەڕی ڕەوتی شیعە بەڕێوە بچێ. هەروها حکوومەتی ئەو کاتی ئێران پەیوەندی لەگەڵ ئەمریکا و ئەوروپا و سەرجەم وڵاتانی زلهێز هەبوو، هەروها سەروەت و سامانی ئەو کاتی وڵاتی ئێرانی پێشکەشیان دەکرد. ئەمە جگە لەوەی کە بە ئاشکرا پەیوەندیان لەگەڵ ئیسرائیل هەبوو لە هەموو ڕوویەکەوە. ئەمە سەرجەم ئەو بیرۆکانە بوو کە خامنەی زۆر پێی کاریگەر بوو لە مامۆستاکەیەوە کە بریتی بوو لە خومینی. ئەی پاش ئەوە چی ڕوویدا؟ وەکو وتمان خامنەی ماوەیەک لە شاری قوم بوو و کاریگەر بوو بە بیرۆکەکانی خومینی و هەردووکیان کۆدەنگ بوون لەسەر لە ناوبردننی دەسەڵاتی شا محەممەد ڕەزای پەهلەوی و لەو ماوەیەدا جوڵەیەکی زۆری ئۆپۆزیسیۆن دەستی پێکرده بوو دژی دەسەڵاتی ئێران و خامنەی چوونی و ڕیزەکانی ڕێخستنی ئەم شۆڕشەوە و حکوومەتی ئێرانی بۆ یەکەمین جار خامنەی دەستگیر کرد لە ساڵی 1962 بەڵام دواتر بەریاندا و بەردەوام بوو لە خوێندنەکەی لە شاری قوم هەتا گەیشتە ساڵی 1964 و پاشان دووبارە گەڕایەوە بۆ شاری مەشهەد و لەوانە دەستی کردەوانەوتنەوەی شەرعی بۆ ئەو گەنجانەی کە لە لای ئەو وانی شەرعیان دەخوێن. دواتر هاوسەرگیری لەگەڵ ئافرەتێک کرد بە ناوی مەنسوورە خوزاستی کە 6 منداڵی لێبوو و پاش ئەوەش هەر بەردەوام بوو لە دژایەتی کردنی حکوومەتی شا محەممەد ڕەزای پەهلەوی و دووبارە دەستگای هەوڵگیری ئێران دەست بەسەری دەکەن بە ڕادەیە کە لە نێوان ساڵانی 1962 بۆ ساڵی 1975 6 جار دەستگیر کراوە و شا محەممەد ڕەزای پەهلەوی بڕیاری دوورخستنەوەی دا لە شاری مەشهەد بۆ شاری ئێران شەهر بۆ ماوەی 3 ساڵ بڕیاری دوورخستنەوەی بۆ دابوو، بەڵام پێش ئەو ماوەی کە بۆی دیاری کرابوو دووبارە گەڕایەوە بۆ شاری مەشهەد
و دیسانەوە دەستی کردەوە بە دژایەتی کردنی حکوومەتی ئێران و چالاکی لە دژیان ئەنجام دەدا و هەروەها خومینی کە دیارترین کەسایەتی دژایەتی کاری شای ئێران بوو قسە و گوتارەکانی لە نێو خەڵکیدا بایەخی تایبەتی پەیدا کرد و ڕۆژانە خەڵک دژایەتی خۆیان بۆ حکوومەتی ئێران زیادی دەکرد و خومینی بەهۆی ئەو هەڕەشە و پەستانەی کە لەلایەن شاه محەممەدەوە لەسەری بوو لە ئێران دوورکەوتە و لە فەڕەنسا نیشتەجێ بوو بەڵام ئەم دوورکەوتنەوەی خومینی نەبووە هۆکارێک بۆ ڕاوەستاندنی تووڕەیی جەماوەری ئێران بەڵکو خومینی وتارە ئاگرینەکانی لە ڕێگەی کاسێتەوە لە نێو خەڵکیدا بڵاو دەکردەوە بۆ ئەوەی گوێبیستی بن کە لەو کاتەدا ڕۆڵی سۆشیال میدیای ئێستای ئێمەی دەگێڕا وتارەکانی خومینی چەندین کۆپی لێ دەفرۆشرا و خەڵکی لە نێو ماڵەکانی خۆیانەوە گوێبیستی وتارەکانی دەبوون و خومینی تاکە کەس نەبوو کە دژایەتی شای ئێرانی دەکرد بەڵکو ڕەوتێکی تریش بوونی هەبوو کە دژایەتی شایان دەکرد کە ئەم ڕەوتەش ناویان موجاهیدانی خەلق بوو کە ئەم ڕەوتەش لەگەڵ ڕەوتی خومینیدا خاوەنی ئەو خاڵە هاوبەشە بوون کە دەیانویست شای ئێران لە ناو بدەن و دەسەڵاتی لێوەربگرن بەڵام ئەو ڕەوتە دەیانویست ئێران ببێتە وڵاتێکی لیبراڵی نەک وڵاتێکی ئیسلامی بە کورتێکی دوو ڕەوت لە ئێران بوونی هەبوو کە دژایەتی سیستەمی حکومڕانی ئێرانیان دەکرد ڕەوتی یەکەم ڕەوتێکی ئیسلامی شیعە بوو بە سەرکردایەتی خومینی و ڕەوتێکی لیبراڵیش بە ناوی موجاهیدانی خەڵق پاشان خومینی توانی لە ڕێگەی وتاردان و هاندانی خەڵکیەوە شۆڕشەکەی ڕۆژ بە ڕۆژ گەورەتر بکاتەوە لە ئێران و حزبێکی دامەزران بە ناوی حزبی کۆماری ئیسلامی وەکو باز دەکرێت عەلی خامنەی لەو کاتەدا یەکێک بوو لە ئەندامانی دامەزرێنەری ئەم حیزبە و شۆڕشەکە بە زۆرێک گەورە بووەوە کە شاه محەممەد ڕەزای پەهلەوی نەیتوانی بەرگەی ڕوبەڕووبوونەوەی بگرێ بۆیە بڕیاری هەڵهاتن و بەجێهێشتنی وڵاتەکەیدا پاشان خومینی بە فڕۆکەیەکی فەڕەنسی گەڕایەوە بۆ ئێران و سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێرانی ڕاگەیاند و بیرۆکەی ویلایەتی فەقیهی پەیڕەو کرد و خۆی کردە والی فەقیه یان بە جۆرێکی تر پێی دەڵێن ڕابەری کۆماری ئیسلامی واتا بووە ئەو کەسەی کە وەکو مەرجەع و بەڕێوبەری کاروباری شیعە لە وڵاتەکەدا دەستنیشان کرا ڕەنگە بپرسی دەسەڵاتی ئەم ڕابەرە خۆی لە چیدا دەبینێتەوە بە ئاسانی پێت دەڵێم کە دەسەڵاتی ئەم ڕابەرە لە هەموو شتێکدا خۆی دەبینێتەوە دەتوانێت فرمانێک دەرکات و هەموو دەوڵەت پەیڕەوی بکەن و شوێنی بکەون ڕەنگە بپرسید ئەی سەرۆک کۆمار و وەزیرەکانی وڵات کاریان چییە لە وڵامدا دەڵێم کە ئەوانە تەنها بووکەڵی دەستی ڕابەری کۆماری ئیسلامین ئەو چۆنی بوێت پێویستە کاربەدەستانی تری وڵاتەکەش بە قسەی بکەن و ئەم بیرۆکەی بەڕێوەبردننی وڵاتە بە دڵی ڕەوتی لیبراڵی وڵاتەکە نەبوو وەکو وتمان بە ناوی موجاهیدانی خەڵق دژی دەسەڵاتی شاه شەڕیان دەکرد خومینیش دەستی کرد بە دژایەتی کردنی ئەم ڕەوتە و سەرکوتکردنیان بۆ نمونە ڕێگیری کرد لە سەرۆکەکەیان بە ناوی مەسعود لەوەی خۆی کاندید بکە بۆ سەرۆکایەتی ئێران تەنانەت ڕێگەی بە هیچ کام لە ئەندامێکی ئەم ڕەوتەنەدا لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی ئەو وڵاتەدا دەربچێ و دەستی کرد بە دەستگیرکردنی ئەندامانی ئەم ڕەوتە و دەیانی خستە زیندانەوە تەنانەت چەندین کەسایەتی دیاری نێو ئەم ڕەوتەی کوشت و بێسەر و شوێنی کردن بۆیە ئەم ڕەوتە ژوای لێهات دژایەتی کۆماری ئیسلامی ئێران بکات و لە ڕەوتێکی بەشداری وڵاتەوە ببێتە ڕەوتێک دژایەتی سەرکردایەتی وڵات بکات ئێستاش دووبارە دەگەڕینەوە بۆ لای عەلی خامنەئی لە پاش سەرکەوتنی شۆڕشی ئیسلامی ئێران خومینی هەڵسا فەقیەکەی خۆی هێنا و چەندین پلە و پۆستی جیاوازی لە وڵاتەکەدا پێبەخشی عەلی خامنەئی کردە ئەندامی لیژنەی شۆڕش هەروەها ڕابەری سوپای پاسداران و ئەندامی ئەنجومەنی پاراستن و بەڕێوبەری ڕاگەیاندن لە مەکتەبی سیاسی خومینی هەروەها کردێ بەڕێوبەری لیژنەی باڵای شۆڕشی ڕۆشنبیری ئەمە جگە لەوەی خۆی کاندیدیش کردبوو بۆ پەرلەمان و ئەندامی ئەنجومەنی شوڕاش بوو هەروەها خومینی کردی بە وتاربێژی هەینی تاران لە ساڵی 1970 واتە ئەو وتاری هەینی دەدا لە تارانی پایتەختی ئێراندا و ئەمەش پۆستێکی گەورەیە لە وڵاتدا سەرڕای ئەم هەموو پلە و پۆستەی کە پێی درابوو هێشتا خامنەی کەسایەتی دیاری نێو ئێران نەبوو هەتا ڕۆژێک هات کە لەم ڕۆژەدا نێوبانگی عەلی خامنەی زیادی کرد و جەماوەرێکی زۆر هاتنە پاڵی و هەر ئەمە ژوای لێ کرد لە داهاتوودا ببێتە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران عەلی خامنەی وەک هەمیشە خەریکی کاری وتاردانی خۆی بوو لە ڕۆژی شەممەدا لە مزگەوتی ئەبی زەڕ لە تاراندا لە کاتی پشوداندا گەنجێک هاتە لای و کاسێتێکی بەدەستەوە بوو بە عەلی خامنەی گوت
کە ئەم کاسێتە پرسیارێکی شەرعی تێدایە و وەڵامەکەی نازانین. هیوادارین تەماشایەکی بکەیت و وەڵامی پرسیارەکەمان بدەیتەوە. عەلی خامنەیش کاسێتەکەی برد بۆ ئەوەی گوێی لێ بگرێت. بەڵام لە کاتی کردنەوەی کاسێتەکەدا بۆمبێک بە ڕوخساریدا تەقیەوە و بە خێرایی گەیاندیانە بەشی فریاکەوتنی نەخۆشخانە و بۆیان دەرکەوت لە چەندین شوێنی جیاوازە و بریندار بووە کە بریتین لە برینداربوونی بەشی سەروی شان و بڕبڕەی ڕاستی، شکانی چەناگە و پسڕانی چەندین دەمار و دەمارەکانی دەستی ڕاستی. هەموو ئەم برینانە بە خێرایی کەمبوونەوە، بەڵام پزیشکەکان نەیانتوانی چارەسەری برینەکەی دەستی ڕاستی بکەن. ئەمەش بۆ هۆی ئیفلیجی. ئەم ئیفلیجیەی دەستی ڕاستی بە درێژایی ژیانی لەگەڵیدا مایەوە، بەڵام ئەم بانگ خوازە بە تەنها دەستێک و یەک ئاماژەی لێو توانی سوپا و هێزەکان لە ناوە و دەرەوەی ئێران بجوڵێنێت و نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕێ. ئەم ڕووداوی کە بەسەر عەلی خامنەی داهات نێو بانگێکی گەورەی بۆ پەیدا کرد لە ناوەوە و دەرەوەی ئێراندا. ئێرانیەکان وەکو کەسایەتێکی کاریگەری وڵاتەکە تەماشایان دەکرد بە گوێرەی ئەوەی هەوڵی تیرۆرکردنی دراوە. لەو کاتەدا سەدام حوسێن سەرۆکی ئەو کاتی عێراق وتی کە ناوچەی شەتڵ عەرەب کە ناوچەیەکە دەکەوێتە نێوان ئێران و عێراقەوە، ئەو ناوچەیە موڵکی تەواوەتی عێراقە و خومەینیش ئەم قسەی ڕەت کردەوە. بۆیە جەنگ لە نێوان عێراق و ئێران هەڵگیرسا کە ناسراوە بە جەنگی کەنداوی یەکەم و عەلی خامنەی لەو کاتەدا چووە بەرەکانی جەنگ دژ بە عێراق، چونکە خامنەی وەکو باسمان کرد ئەندامی ئەنجومەنی پاراستن بوو لە وڵاتەکەدا و ڕۆژانە لە نێو سوپای پاسدارانی ئێران بوو بۆ ئەوەی پشتگیری دەرونیان بکات و وەرەی هێزی ئێران بەرز بکاتەوە. لەو کاتێک کە شەڕ بەردەوام بوو، ڕەوتی موجاهیدانی خەڵق بەردەوام بوو لە کارەکانی بۆ دژایەتی کردنی کۆماری ئیسلامی ئێران. لەو کاتەدا سەرۆکی ئێرانیان تیرۆر کرد بە ناوی محەممەد عەلی ڕێجالی، هەروەها سەرۆک وەزیرانی ئێرانیشیان تیرۆر کرد بە ناوی محەممەد جواد. ئەم کاری کە ئەم ڕەوتە کردی لەو کاتە هەستیارەدا ئەگەری زۆر بوو پەشێوی و بێسەروبەرەی لە وڵاتی ئێراندا دروست بکە. بەو پێی وڵاتەکە لە جەنگدایە و سەرۆکی وڵاتیش تیرۆر کراوە. لەو کاتەدا خومەینی دەگەڕا بۆ کەسێک کە جێگەی متمانە بێت و نزیک بێ لە خۆی بۆ ئەوەی جێگەی سەرۆکی وڵات بگرێتەوە. بێگومان بێزگە لە عەلی خامنەی کە قوتابی خۆی بووە، هیچ کەسێکی باشتری شک نابر بۆ ئەو پلە و پۆستە کە خامنەی هەم خەڵک خۆشی دەوێت و هەم ئەمیندارە و هەم جێگەی متمانەی خومەینیشە وە کاریگەری بەسەر خەڵکیشەوە هەیە وەکو کەسایەتی دیاری ئاینی لە ناوچەکە. بۆیە خومەینی هاتە سەر شاشە و گوتی کە خامنەی باشترین کەسایەتیە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایی کە لە وڵاتدا دروست بووە. بۆیە هەڵبژاردن ئەنجام درا و عەلی خامنەی متمانەی خەڵکی بەدەستهێنا بۆ بوون بە سەرۆکی وڵات و 95 دەنگەکانی بەدەستهێنا کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە. بەم شێوەیە عەلی خامنەی بوو بە سەرۆکی کۆماری ئیسلامی ئێران. خامنەی لە دۆخێکی هەستیاردا ئەم پلە و پۆستەی وەرگرت، چونکە ئێران لە شەڕێکی درێژخایەن بوو لەگەڵ عێراقدا و لە هەمان کاتدا لە شەڕێکی ناوخۆی بوو لەگەڵ ڕەوتی خەڵقی ئێرانی. ئەمە جگە لەو گوشار و سزایانەی کە ئەمریکا بەسەر ئێرانی سەپاندەبوو لەو ساڵانەدا، چونکە ئەمریکا پشتگیری دەسەڵاتی شای دەکرد و لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران نەبوو. بۆیە ئێران لە بارودۆخێکدا بوو کە ئاسان نەبوو لەو کاتەدا. بەم شێوەیە خومەینی کە هەموو شتێکی بەدەستەوە بوو لەو کاتەدا خامنەی کرد بە سەرۆکی وڵات و ژمارێکی دیار و ناسراو لە وڵاتەکەدا. هەرپێکەوەش ئێرانیان بەڕێوە دەبرد و پارێزگاریان لە سیستەمی ئیسلامی دەکرد لە بەڕێوەبردننی وڵاتدا. وە سەدام حوسێن شکستی هێنا لەوەی سەرکەوتنێکی بەرچاو بەسەر ئێراندا بهێنێ. سەرڕای ئەوەی کە لەلایەن زۆرینی وڵاتانی عەرەبی کەندا و پشتگیری دەکرا لە ڕووی چەک و پارەوە و جەنگی ئێران و عێراق لە ساڵی 1988 کۆتایی پێهات پاش 8 ساڵ لە شەڕکردن بەبێ هەبوونی قازانج بۆ هیچ لایەنێک. پاشان وردە وردە توانای ئێران لە ناوچەکە ڕووی لە زیادبوون کرد و توانای گروپی ڕەوتی خەڵق کەم بکەنەوە. ڕاستە ئەمریکا سزای بەسەر ئێراندا سەپاندە بوو، بەڵام ئەمە نەبووە هۆکارێک بۆ لە ناوبردن و لاوازکردنی ئێران، چونکە ئێران توانی پەیوەندی لەگەڵ وڵاتی تر ببەستێت و پشتگیری بەدەست بهێنێ وەکو وڵاتی یەکێتی سۆڤێت و چین و پاکستان و کۆریای باکوور و لە ڕێگەی فرۆشتنی بەرهەمی ناوخۆی ئێران بە وڵاتانە توانی سەرکەوتوو بێ بەسەر ئەو سزا ئابووریانەی کە بەسەریدا سەپێنرا بوو. ڕاستە لەو ساڵانەدا عەلی خامنەی تەنها فرمانەکانی خومەینی جێبەجێ دەکرد، بەڵام توانی ڕۆڵێکی گەورەش لە ناوچەکە بگێڕێت و ناوبانگی زیاتر پەیدا بکە.
لەو کاتەدا دووشتی زۆر گرنگی کرد. یەکەمیان توانی پەیوەندیەکی بەهێز لەگەڵ سوپای پاسدارانی ئێران دروست بکە کە ئەم سوپایەش بریتیە لە هێزی ژمارە 1 لە ئێراندا. بە جۆرێک کاریگەری لەنێو ئەو سوپایە دروست کرد کە زۆرینەی سوپای پاسداران لایەنگیری ڕاستەقینە و خۆبەخش بوون بۆ پاراستنی خامنەی. وەک هەمیشە لە وتارەکانیدا ئاماژی بەوە دەکرد کە ئەو دژی ئەمریکا و ڕۆژ ئاوایە. ئەمەش ناوبانگ و جەماوەرێکی گەورەی بۆ دروست کرد لە ناوەوە و دەرەوەی ئێران، بە تایبەت لە نێو ئەو خەڵکانەی کە دژایەتی ئەمریکا و ڕۆژ ئاوایان دەکرد خۆشەویستیەکی زۆری بەدەستهێنا. بەم جۆرە هەم خەڵکی ئێران و سوپای پاسداران بوونە لایەنگیری عەلی خامنەی و لەو کاتەشدا ناکۆکی لە نێوان خومەینی و جێگرەکەی دروست بوو بە ناوی ئایەتوڵا حوسێن مونتەزیری کە بڕیار وابوو ئەو ببێتە ڕابەری کۆماری ئیسلامی لە پاش خومەینی. و ئەم ناکۆکیانش بەهۆی ڕخنەی حوسێن مونتەزیری لە دەسەڵات و کاروباری خومەینی دروست بوو، بە تایبەت لە بابەتی لە سێدارەدانی ئەو خەڵکانەی کە دژایەتی کۆماری ئیسلامی ئێرانیان دەکرد. بۆیە خومەینی لە بەرامبەردا حوسێن مونتەزیری لە پۆستەکەی لادا و دوای ماوەیەکی کەم و تێپەڕبوونی کات خومەینی نەخۆش دەکەوێت و گیان لە دەست دەدا. ئەمەش لە ساڵی 1989. و لێرەدا پرسیارەکە ئەوەیە کە کێ دەبێتە جێگرەوەی خومەینی لە پاش مردنی؟ بە تایبەتی پاش ئەوەی ئایەتوڵا حوسێن مونتەزیری لە پۆستەکەی وەکو جێگری خومەینی لادرا بوو، بیرمەندان و کەسانی پلەداری ئێران کۆبوونەوە بۆ هەڵبژاردننی کەسێکی شایستە بۆ جێگرتنەوەی خومەینی. بێگومان لە عەلی خامنەی باشتریان دەست نەکەوت. لە کۆتاییدا خامنەییان هەڵبژارد بۆ ئەوەی ببێتە ڕابەری گشتی کۆماری ئیسلامی ئێران. تەنانەت پێش هەڵبژاردننی خامنەی چەندین کەسی نزیک لە خومەینیەوە ئاماژیان بەوە دابوو کە خومەینی لە سەرمەرگدا ئاماژەی بەوە کردبوو کە خامنەی زۆر دەگونجێت بۆ ئەوی ببێتە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران و چەندین زمان دەزانێت و توانایەکی باشی بۆ گفتوگۆکردن و ڕابەرایەتی کردن هەیە، بەڵام هێشتا ئەو توانە زانستیە پێویستەی نەبوو و ئەو کەسەشی دەبێتە ڕابەری کۆماری ئیسلامی پێویستە پلەی زانستیەکی بەرزی هەبێت بۆ وەرگرتنی ئەو پۆستە کە پێی دەوترێ پلەی ئایەتوڵای گەورە. بەڵام عەلی خامنەی لە پلەی حوجەی ئیسلامیدا بوو و ئەمە پلەیەکی نزمترە لە پلەی ئایەتوڵا. بۆ ئەوەی لیژنەی هەڵبژاردن دەربازیان بێت لەم کێشەیە بڕیاریاندا دەستور بگۆڕن و ئەو مادەیە گۆڕانکاری تێدا بکەن. بەم شێوەیەش بەیعەتیان بە عەلی خامنەی دا و بووە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران و نازناوی ئایەتوڵایان لێنا بە مەرجێک کە هێشتا نەگەیشت بووە ئەو پلە زانستیەی ئایەتوڵا. بە هەر حاڵ عەلی خامنەی بووە ڕابەری کۆماری ئیسلامی ئێران و هەموو شتێک کەوتە دەستی خۆیەوە. وەکو پێشتریش باسمان کرد ڕابەری کۆماری ئیسلامی توانای هەموو شتێکی بەسەر دەوڵەتدا هەیە، تەنانەت سەرۆک و سەرۆک وەزیرانی ئێرانیش لە ژێر فەرمانی ئەودا کار دەکەن و بە شێوەیە کاری دەکرد کە هەموو دەنگێکی ناڕەزایی لە نێو ئێراندا سەرکوت دەکرد و ڕۆژانە سزای لە سێدارەدانی بەسەر خەڵکێکی ئێزگار زۆری ناڕازی جێبەجێ دەکرد و ئێران ڕۆڵێکی گەورەی هەبوو لە ڕووخاندنی ڕژێمی سەدام حوسێن لە عێراق و هەبوونی ئێران لە خاکی عێراقدا بە شێوەیەکی بەرچاو زیادی کرد و چەندین گروپ و میلیشیای تایبەت بەخۆی هەیە لە عێراقدا و هەموو ئەم گروپانە تەنها بە یەک فەرمانی ئێران دەجوڵێن و کار دەکەن لە عێراقدا و چەندین خەڵک ناڕەزایەتی ئەویان دەردەبڕی کە ئێران دەستی هەبووە لە کوشتنی هەزاران کەسی عێراقی و بەرپرسە لە تێکدانی دۆخی ئەمنی عێراق بەهۆی میلیشیا ئێرانیەکانەوە. ئەمە جگەلەوەی ئێران لە لوبنان و یەمەن و سووریا و غەزەش بوونی هەیە و میلیشیا و شوێنکەوتوی هەیە لەو وڵاتانەدا کە فەرمانی ڕاستەوخۆ لە ئێران وەردەگرن لە کاروبارەکانیاندا و هاوپەیمانی سەرەکی بەشار ئەسەد بوو لە سووریا پێش ڕووخانی و خەڵکێکی زۆر عەلی خامنەییان بەوە تۆمەتبار کرد کە هاوبەشی سەرەکی بەشار ئەسەد بووە لەو کوشتارگە زۆرەی کە لە سووریا ڕوویداوە و ئێران نفوز و دەسەڵاتی خۆی لە چەندین وڵاتی تردا زیادی کرد وەکو ئەفغانستان و پاکستان و بەحرەین و تەنانەت نەیجیریاش و عەلی خامنەی ویسی سۆزی وڵاتانی عەرەبی و ئیسلامی بۆ خۆی ڕابکێشێ و فتوای بۆ شیعە دەرکرد کە حرامە جنێ و بە هاوسەرەکانی پێغەمبەر و هاوڵەکانی بدرێت درودی خودای لەسەر بێ و زۆرینی لێکۆڵەرەوەکان ئاماژەیان بەوە کرد کە ئەم فتوایە بۆ جوانکردنی وێنەی ئێران بوو لە نێو دەوڵەتانی ئیسلامی ناوچەکە کە هەرچەندە جنێودان بە هاوسەرەکانی پێغەمبەر و هاوڵەکانی تا ئەم ڕۆژ لە ئێران و چەندین ڕەوتی تری شیعەدا بوونی هەیە و خامنەی تەماشای کرد
بۆ ڕاکێشانی هەست و سۆزی وڵاتانی ئیسلامی ناوچەکە بۆ خۆی و نیشاندانی وێنەیەکی بەهێزی کۆماری ئیسلامی ئێران پێویستە ئێران خاوەنی سەکی ئەتۆمی بێت بۆ ئەو کارە، بۆ ئەوی ببێتە دەوڵەتێک کە هەمووان لێی بترسن لە ناوچەکەدا. هەرچەندە پێشووتر خومینی وتبووی کە دروستکردنی سەکی ئەتۆمی لە کارە پێشینەیەکانی کۆماری ئیسلامی ئێران نییە، و تەنانەت پێشووتر خامنەی خۆشی فتوای دەرکرده بوو کە حرامە سەکی ئەتۆمی دروست بکرێت. بەڵام دواتر ئێران هەر لە سەردەمی خامنەیدا بە شێوەیەکی نهێنی دەستی کرد بە دروستکردنی سەکی ئەتۆمی بۆ ئەوەی لە داهاتوودا ئێران وەکو دەوڵەتێکی خاوەن ئەتۆم بناسرێت لە ناوچەکەدا، و لە ئێسادا چەند هەنگاوێکی کەمیان ماوە بۆ دروستکردنی سەکی ئەتۆمی، و ئێران بە هەموو جۆرێک هەوڵ دەدات سنووری دەسەڵاتی خۆی لە ناوچەکەدا گەورە بکاتەوە و لە چەندین وڵاتی تریژ نفوزی هەبێ. بەڵام لێرەدا کێشەیەک ڕوبەڕووی ئێران دەبێتەوە، چونکە لە بەرامبەردا دەوڵەتێک هەیە بە ناوی ئیسرائیل. ئەم دەوڵەتەش بە هەمان شێوەی ئێران هەوڵی خۆفراوانکردن و گرتنی خاکی زیاترە، و هەروەها پلانی دامەزراندنی ئیسرائیلی گەورەی هەیە لە نیلەوە تا فورات، و دەیەوێت نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەر لە نوێ دروست بکاتەوە. بەم شێوەیە دوو دەوڵەتی بەهێزی ناوچەکە بەرامبەر یەک ڕادەوەستن. لە ساڵی 2023 ئاگری جەنگ لە نێوان حیزبوڵای لوبنان و ئیسرائیل هەڵگیرسا، و ئیسرائیل چەندین زیانی کوشندەی بۆ حیزبە گەیاند و حەسەن نەسڕوڵڵای ڕابەری حیزبەکە کوشت، و ئێران لەم کاتەدا پێی باشتر بوو نەیاتە نێو جەنگەکەوە و دوورا و دوور تەماشای بارودۆخەکە بکە، و ترسی ئەوەی هەبوو کە ئیسرائیل هێرش بکاتە سەر بنکە ئەتۆمیەکانی ئێران و زیانی گەورەی لێ بکەوێتەوە. و ئیسرائیل هەر بەمەوە نەوەستا، بەڵکو لە سووریاش هێرشی کردە سەر بنکەکانی ئێران و چەندین فەرماندەی سەربازی لەناوبر. دووبارە ئێران بێدەنگی هەڵبژارد و وڵامی ئیسرائیلی نەدایەوە. هەموو ئەمانە تەنها بۆ پاراستنی خەونی بەدەستێنانی چەکی ئەتۆمی ئێران بوو، و هێزی ئۆپۆزیسیۆنی سووریا توانیان کۆتایی بەدەسەڵاتی بەشار ئەسەد بهێنن لە سووریا، و هاوپەیمانی ئێران لە ناوڵاتەکەدا لە نێوبەرن. پاشان لە ساڵی 2025 ئیسرائیل هێرشی کردە سەر ئێران و چەندین بنکەی ئەتۆمی لە وڵاتەکەدا بردومان کرد، و چەندین فەرماندە و زانای ئەتۆمی لە وڵاتەکەدا کوشت لە میانەی هێرشەکانیدا. و لێرەدا عەلی خامنەی بڕیاریدا کە وەڵامێکی توندی ئیسرائیل بداتەوە، و ئێران دەستی کرد بە لێدانی ئیسرائیل لە ڕێگەی موشک و درۆنی بۆمب ڕێژکراو، و بەم شێوەیە جەنگ لە نێوان ئێران و ئیسرائیل هەڵگیرسا. بەڵام ئەمریکا هاتە ناو شەڕەکەوە و سێ بنکەی ئەتۆمی گرنگی لە ئێراندا بردومان کرد، و ئەمریکا بە وتەی خۆی دەڵێ کە لە ناوم بردووە بۆ ئەوەی بەم زۆرە خەونی خامنەی لە ناو بدەن بۆ بەدەستێنانی چەکی ئەتۆمی لە وڵاتەکە، یاخود ئەگەر خەونەکەشی لە ناو نەدەن بەلایانی کەمەوە خەونەکەی بۆ چەندین ساڵی تر دوا دەخەن. لێرەدا پرسیارەکە ئەوەیە: ئایا خامنەی دەتوانێت دووبارە نفوزی ئێران لە ناوچەکەدا بگەڕێنێتەوە و ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی؟ ئەم پرسیارەش لە ڕۆژانی داهاتوودا وەڵامەکەی ڕوون دەبێتەوە. ئێوەش ڕاتان چییە لەسەر عەلی خامنەی؟ دەتوانن لە کۆمنت بیر و ڕاکانتانمان لەگەڵدا هاوبەش بکەن. زۆر سپاسان دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەمان بوون. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شەیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێت هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەور بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.